هەر کاتێک لە هەر شوێنێکدا باز لە بەخشین و هاوکاری بکرێت خەڵکی شاری هەولێر نمونەیان پێدەهێنرێتەوە. دوای لافاوەکەی هەفتەی ڕابردووی قەزای چەمچەماڵ کە زیانی بەرچاوی لێکەوتەوە تەنها لە مزگەوتێکی شاری هەولێر و لە دوای نوێژی هەینی نزیک بە 40,000 دۆلار کۆکرایەوە و تاکو ئامادەکردنی ئەم راپۆرتەش بۆ زیاتر لە 50,000 دۆلار زیادی کردووە. لە چەمچەمالیش ئەوان کەس و کاری ئێمەنە، مووقیفمان ئەوەیە بە 250 دینار بە 1000 دینار بە زیاتریش ئەوانە ئیمکانیەتیانەیە تەبەڕوعاتی خڕدەکەینەوە. چەندین مامۆستای دیکەی ئاینیش لە مینبەرەکانیانەوە بانگەوازیان بۆ بەهاناوەچوونی خەڵکی چەمچەماڵ کردووە. کەمپینێکمان ڕاگەیاند بەڵکو ناوماننا هەڵمەتی کۆکردنەوەی یان هەڵمەتی بەهاناوەچوونی لێقەوماوانی چەمچەماڵ و دەوروبەری. ئەو هەڵمەتە هەفتەیەک دەخایەنێت ڕۆژی هەینی بۆ ڕۆژی هەینی کۆتایی دێت ئینشاءالله. ڕاستە و خۆ پاش نوێژی هەینی دەستی پێکرد. الحەمدولله هەر لە پاش نوێژی هەینی زیاتر لە 4 دەفتەر کۆبوویەوە لە خەڵکی دانیشتووی ماستی و نوێژ خوێنانی مزگەوتی حاجی ئازاد لە ماستی. لە هەر مزگەفتێکی دوو دەوڵەمەندە، لە هەر مزگەفتێکی دەفەقیر هەیە، لە هەر مزگەفتێکی خێرخوازەیە. ئەو خێرخوازانە دەزیاتی لۆ خۆمیوان بەکاریان بینم هەم ڕۆژە دەعوەتم بکەن یان هەم ڕۆژ یارمەتیم بدەم یان هەم ڕۆژی سواری سیارە من سەفەری خارجم پێ بکەن، وەرن کاکە ئەرزاقی بین لۆ فەقیرن، وەرن کاکە زرچی بینن، وەرن نەفتی بینن. نەفت ئێستا دنیا ساردە، هەر مزگەوتێک بە 100 بەرمیلی بە دەوڵەمەندان بکڕێت دابەشی فەقیران بکە. لێرەش فەقیرەیە، لەوێن دەرێشەیە، بەڵام ئەوان لێیان قەومە لافاوێک بوو، کارەساتێک بوو، ئەو کارەساتە دەبێت لەگەریان ڕاوەستێن. لای خۆشیەوە هەر بە هاوکاری خەڵکی خێرخواز نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین جگە لە هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاری مادی و پێداویستی نێوماڵ بڕیاری ئامادەکردنی 600 سەبەتە خۆراکی بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی چەمچەماڵدا سەبارەت بە خەڵکی هەولێر و دەوروبەری دەتوانم بڵم خەڵکی کوردستان بەگشتی و بە تایبەتیش هەولێر کە لە هەموو پرۆژەکانی دەستگای بەخشین لە کەمپینەکانی دەستگای بەخشین پێشەنگ بووینە لە گەیاندنی هاوکاری مادی و هەروە کەلوپەری ناوماڵ. لە ئێستادا خەریکی ئامادەکارین بۆ 600 سەبەتە خۆراک بینێرین بۆ زیان لێکەوتوانی چەمچەماڵ و دەوروبەری. بە گوێرەی ئامارەکان بەهۆی لافاوەکەی ڕۆژی سێشەممەی هەفتەی ڕابردوو زیاتر لە 1700 ماڵ ژێر ئاو کەوتون و 500 ئۆتۆمبیلیش زیانیان بەرکەوتووە و 2 هاوڵاتیش لە نەحەی شۆڕژگیانیان لەدەستداوە. هاوڵاتیەکی ئەندازیاری بەنەتەوە عەرەبیش تاکو ئێستا چارەنووسی نادیارە و گەڕان بە دوای تەرمەکەیدا بەردەوامە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.